سڵاو لە قوتابیانی خۆشەویست قوتابیانی عزیز ناوسەوەشنگ لەگەڵتان دەبووم بۆ تۆمارکردنی وانەکانی فیزیای پۆل 11 قوتابیانی عزیز ئەوڕۆ دێینە سەرکەرتی دوو باز لە چ دەکەین باز لە تاودان دەکەین بزانین تاودان چییە باشە پس پێشوێ بێمە سەر تاودان پێم خۆشە چەند شتێکت و بیر بێنمەوە یەک لەوانە ئەوە بوو لە کەرتی یەکەم لە بەش یەک باسمان کرد باسی دووریمان کرد باسی لادانمان کرد باسی خێرایشمان کرد باشە دووری و لادان و خێراییمان باس کرد ئەوانە هەموو لە زمنی چ دروست دەبوون لە زمنی جوڵەدا دروست دەبوون واتە هەر کاتێک تەنێک جوڵەی هەبێ ئەو بۆی هەیە لادان و دووری و خێرایی هەبێ وایە زۆر باش ئێستا دێ باز لە تاودان دەکەین تاودانیش بە هەمان شێوە تاودانیش دەکرێت لە جوڵەدا دروست بکرێت باشە و تاودان بنچینەی دروستکردنەکەی چێە بنچینەی ئەساسی دروستبوونەکەی چێە خێراییە واتە مەبەستم لادان و دووری و خێرایی هەرسێکیان تێتوانن بەشدار بن تێیدا بۆ دروستکردنی چی بۆ دروستکردنی تاودان بەڵام وەکو یاسا تاودان و پابەندە بەچێ بە خێرایی و کات باشە کاتە ئێستا دێ با بزانین تاودان چییە و چۆن پێناسەی دەکەین تاودان تێکڕای گۆڕانی خێراییە لە کاتێکی داریکراوە قوتابیان ئەمن لە دەرسەکانی پێشوش پێم گوتم تۆ ئەگەر بت هەوەیە ئەگەر بت هەوێ فێربی زۆر ئاسانە بەڵام ئەگەر بتوێ فێر نەبی بەخوا ئەوە موشکیلەیە باشە جابین تەماشا بکەین با بزانین تاودان یان هەشتی چکە فیزیا هەر پێناسەی چکە فیزیا یا هەر یەکەیەکی فیزیا لە شوێی دێنین کاکە لە یاسای دێنین وەرە پابەی بزانین دەڵێ چی دەڵێت تاودان دەکاتە دەڵتا ڤی بەسەر چی دەڵتا تی قوربان ئەتۆ بەوەی بەو یاسایەی بۆی وەرە بابێ ئیمزانی دەخوا دەڵێ چی باشە بە پێی یاسایەکەی ئەوەی دەکەین پێناسەکەی دەکەین شیکردنەوەکەی بۆ دەکەین تاودان تەماشاکەم بابە تاودان هێرێکی ئاڕەسەداریشە باشە تێکڕای گۆڕانی چێە خێرایی قوربانجان تێکڕای گۆڕانی چێ خێرایی لە کاتێکی دیاریکراو ئەوەش کاتەکە گۆڕانی خێرایی لە کاتێکی دیاریکراو ئەوە چی پێ دەڵێن تاودان تەواو وەک دەبینن لەو ئۆتۆمبیلەدا ئەگەر بین تەماشا بکەین تەماشاکەن قوتابیان ئۆتۆمبیلەکە بیدایەتی خێراییەکەی سەفرە بیدایەت لە وەستانەوەیە دەستی بە جوڵە کرد دەستی بە جوڵە کرد 3 مەتر بەسەر سێکەم پاشان زیادی کرد 6 مەتر بەسەر سێکەم پاشان زیادی کرد بوو بە چەند 9 مەتر بەسەر سێکەم یعنی خێراییەکەی گۆڕا چی گۆڕا خێراییەکەی گۆڕا کە خێراییەکەی دەگۆڕێ بە پێ چی بە پێ ئەو کاتی کە دیخایەنێت ئەو کاتی کە دیخایەنێت چمان بۆ دروست دەکات تاودانێکمان بۆ دروست دەکات کەواتە بابێن زیاتر بیناسین بزانین ئەو تاودانە چی کەشی لە باراندایە تەماشا بکە تاودان قوربانجان تاودان ئەگە بین تەماشای یاسایەکەی بکەین دەڵێ چی تاودان دەکاتە گوتمان دەڵتاتی بەسەر دەڵتاتی کە مامۆستا ئەو ڤیە مانای چیەوە کاکە ئەوە مامۆستا گۆڕانە بابە دەڵتا یعنی سێ گۆشەکە بەمانای سێ گۆڕان دێ لە کیما دیخوێنی لە فیزیا دیخوێنی لە کاری دیخوێنی ئەو مانای سێ بەمانای گۆڕان دێ گۆڕان لە چێ لەگەڵا ڤی فاینەل کەم ڤی نیشان ڤی فاینەل یعنی خێرایی کۆتایی ئەدی ڤی نیشان یعنی خێرایی سەرەتا باشە ئەوەی سە لێرە باسییان دەکەین ئینشاءڵڵا دەڵتاتیش بە هەمان شێوە گۆڕان جیازینیان کاتی کۆتا بۆ کاتی چی سەرەتا ئەو لێرە بە کوردی بۆ نووسی گۆڕانی خێراییە گۆڕانی چی گۆڕانی کات باشە بابە ئەو هێمانە لێرە بەمانای چی دێ ئەوە ئەڤەرێج ئەوە ئەکسلەرێشنی پێ دەڵێن یعنی ئەی ئەڤەرێج واتە ناوەندە تاودان بە یەکەی چی دەپێورێت مەتر بەسەر چرکە توان دوو دەپێورێت بەم جۆرەش هاتوویەکەکەی تەماشا بکەن قوتابیان خێرایی یەکەی چییە مەتر بەسەر سێکەند ئەدی کات بە چییە بە سێکەندە مەتر بەسەر سێکەند دابەشی چی سێکەند ئەوە بنی چەندە یەک وەچی مندار بووین لە مەکتەبێ مامۆستا دیگۆ چی دیگۆ دابەش بکەیە جاران چی لێ دەین تەقڕەی پێ لێ دەدەین چی لێ دەگەین تەقرا ئێستاگەوە تەقڕەی پێ لێ دەین دەکاتی دەکاتە یەک بەسەر سێکەند وایە ئەوە هەڵگەڕێنەوە دەکاتی دەکاتێک بەسەر سێکەند مەتر جارانی یەک دەکاتی مەتر سێکەند جاران سێکەند دەکاتی سێکەند و جار کەواتە تاودان یەکەی چییە یەکەی مەتر بەسەر سێکەند و جایە تێگەشتی چاوەکەم زۆر باش
دڵتا V گۆڕانی چییە؟ گۆڕانی لە خێرایی کاتێکی چییە؟ مەتر بەسەر سێکەندە پێورێت. ئەدی دڵتاتی چییە؟ دڵتاتیەکەی چییە؟ سێکەندە. مامۆستا یعنی دڵتاتی هەمیشە سێکەندە؟ نا چی توتی هەمیشە سێکەندە؟ دڵتاتی ئاگادار بە دڵتاتی بۆی هەیە مینیتیش بێ و بۆی هەیە هاوەریش بێ و بۆی هەیە سێکەندیش بێ، بەڵام هەمیشە دەی بکەی بەچی؟ بکەیە سێکەند. لە پرسیاری حسابیدا دەی بکەی بە سێکەند. باشە ئەگە بتو یەکەم گۆڕ یەکە بنچینەیەکان. باش VF مانای چییە؟ VF واتە خێرایی چێ؟ خێرایی کۆتایی. مامۆستا یعنی مەقسەدت لە ڤیلۆسیتی فاینەڵە؟ بەڵێ. VF واتە چی؟ خێرایی کۆتایی. ئەویش هەر بە چییە؟ مەتر بەسەر سێکەند. ئەدی VI خێرایی سەرەتا. بەو شێوەیە قوتابیان ئەو هەیمانە دێ بناسی تاکو بتوانە پرسیارەکە حەڵکەم. باشە؟ و چەند تێبینیەکیشمان هەیە ئەو تێبینیانە ئیشمان پێ دەبێت. جا جۆ بگرن بەنسبەت تێبینیەکان ئیشت زۆر بەو تێبینیانە دەبێت. کاکە باش شتێکت پێ بڵێم بە لەبیری نەکەی تاودان هێندێکی ئاڕستەدارە بۆی هەیە موجەب بێ بۆی هەیە چێ بێت؟ سالب بێ. چ کاتێک موجەب دەبێت لێرە بە تێبینیەکان بۆ نووسی جا بگرن. ناوەندە تاودان ئاڕستەدارە و ئاڕستەکەشی بە ئاڕستەی چێە؟ خێرایی. بۆ؟ چونکە ئەمە گوتمان تاودان لەگەڵ خێرایی پەیوەندیکی چۆنی هەیە؟ ڕاستەوانەی هەیە. زۆر بێ زۆر دەبێت، کەم بێ کەم دەبێت. باشە؟ ئیوە. خاڵی دووەم ناوەندە تاودان پۆزتیڤ دەبێت. مامۆستا ناوەندە تاودان چی دێتێ؟ پۆزتیڤ دەبێت. چ کاتێک؟ ئەگەر بە ئاڕستەی شوێ بێ باکوور، خۆرهەڵات، سەرەوە، لای ڕاست، چیکە هیچ ئەوەندە کاک. باشە؟ وەیان بڵێ چیش؟ بڵێ چیش؟ ئێکسی چی؟ موجەب. باشە؟ یانیش چی؟ وای موجەب. باشە؟ ئێکسی موجەب لەگەڵ چی؟ وای موجەب. خاڵی سێیەم ناوەندە تاودان نێگەتیڤ دەبێت. چ دەبێت؟ نێگەتیڤ. مامۆستا عەکسی ئەوانەیە ئارێوە لە قوربانجان. عەکسی باکوور کوێیە؟ باشوور. عەکسی خۆرهەڵات خۆر ئاوە. عەکسی سەرەوە خوارەوە. عەکسی لای ڕاست لای چەپ. تەواو. ئێکسی سالب وای سالب. باشە؟ خاڵی چوارەم ئەگەر تەنێک لە وەستانەوە دەستی بە جوڵە کرد. مامۆستا ئەوە لە وەستانەوە دەستی بە جوڵە کرد یعنی چی؟ یعنی V ئینیشەڵم چییە؟ سەفرە. واتە چی؟ V ئینیشەڵ چییە؟ دەکاتە سەفر. ئەگەر تەن لە جوڵەدا وەستا لە جوڵە وەستا ئەوە V فاینەڵم دەبێت بە چی؟ دەبێت بە سەفر. تەواوە. ئەوانەت ئیش پێ دەبن ئاگاد لێ بێ. یعنی ئەوانەت کە بۆ باز دەکەم دوایە لە ناو پرسیارەکان ئیشت پێ دەبن. باشە؟ کاکە تێبینی شەشەم دڵ ئەگەر تەنێک دەستی بە هێواش بوونەوە کرد. ماسۆلەن قوربانجان ئەمە سارێکی لێ دەخوڕین ئیسراحەت دەڕۆین یەکێک دێتە پێشت خۆ ناکرێت چی پێی لێنی دەبێت چی لێکەی دەبێت هێواشی بکەیەوە کە هێواشت کردەوە ئەو کاتە تاودانێکی چ دروست دەبێت؟ تاودانێکی نێگەتیڤ دروست دەبێت. لەبەر چی؟ لە هێواش بوونەوە چونکە ئەو کاتی V ئینیشاڵ گەورەتر دەبێت لە چێ؟ لە V فاینەڵ. ئەو کاتە تاودان بە چ دەبێت؟ نێگەتیڤ دەبێت. ئەگەر تەن دەستی بێواش بوونەوە کرد ئەو ئاڕستەی تاودان پێچوانەی ئاڕستەی چێیە؟ ئاڕستەی خێراییەکەیە. باشە؟ ئەوە ئارسەکان عەکس دەبێتەوە. ئەگەر تەنێک خێراییەکەی زیادی کرد و ئاڕستەی تاودانەکەش هەمان ئاڕستەی خێرایی دەبێت. تەماشاکە ئەوە دوو تێبینیمان هەیە لێرە زۆر گرنگن. ئەگەر تەنێک خێرا بێت خێراییەکەی زیاد کرد ئاڕستەی تاودانەکە بە هەمان ئاڕستە دەبێت چونکە هەردووشیان بێک ئاڕستە دەبن. یعنی مەسەڵەن خێراییەکەم ئۆتۆمبیلێکم هەبێ باشە ئۆتۆمبیلەکە خێرای کرد پس دەچوێ لە خێرابوون باشە تاودانەکەش یعنی ئەگەوە ڤیەکە بێ ئەوەش تاودانەکەیە باشە تاودانەکە و خێراییەکە بە هەمان ئاڕستە دەبن بەڵام ئەلێرەدا تەماشاکە ئەگەر ئۆتۆمبیلەکەم هێواشی کردەوە باشە هێواش بووە ئەگە خێراییەکە بۆ ئاڕستەیە بڕوات تاودانەکە بۆ عەکسیوی دەبێت باشە خاڵی هەشتەم تاودانی تەنێک سەفر دەبێت ئەگەر تەنەکە بە خێرایەکی بڕنەگۆڕ جوڵێ بڕنەگۆڕ
يعني چی بڕنەگۆڕ يعني v final یەکسان بە v initial ئەو کاتە تاودانمان چی لێ سەفر دەبێت تەن دەستی بێواژبوونەوە کرد گوتمان v initial گەورتە بێت لە v final و تاودان بە سالب دەبێت و عەکسەکەشی چییە موجب دەبێت پرسیاری ببورن هەڵبژاردننی تێبینی یانزدەیەم یعنی تێبینی یانزدە ئەوەشیان زۆر گرینگە کە تەماشا ئەو بینیە بکە ئێرە تەوەری وای مانای چ دەگەیەنێت لێرە لەو ڕسمەی بە مانای چ دێ چ نووسراوە خێرایی یعنی ئەوە ڤیە تەوەری ئێکسیش بە مانای چ دێ دەڵتاتی دەڵێ ئەوە بە مانای چ دێ ئەو لاریە ئەوە پێی دەڵێن لاری کە لە مابینی دوو خاڵ وەردەگیرێ ئەو لاریە بە مانای چ دێ خێرایی بکات ها پێکەوە بە مانای چ دێ بە مانای ناوەندە تاودان دێت باشە گیان ئەوەش تێبینی یانزەیەم ئەو تێبینیانە زۆر ئیسفادە لێ دەکەین مامۆستاد لە ئیمتیحانی بیستەکەی بۆ دێنێتەوە کاکە ئاگادار بە باشە ئیشت پێ دەبن پرسیارشمان هەیە لێرە ئەوانە پاسکیل سوارێک بە ئاڕستەی کوێ دەڕوا بە ئاڕستەی باشوور دەجوڵێت و ئاڕستەی تاودان دیاری بکە ئاڕستەی تاودان دیاری بکە لەم بارانی خوارەوەدا لە هێواش بوونەوە قوربانجان ئەگە پاسکیلەکە بەرەو باشوور بێ ئەمە گوتمان لە هێواش بوونەوە ئاڕستەی خێرایەوە ئاڕستەی تاودان چۆنن عەکسن ئافرین باشە ئەگەر ئەوە پاسکی سوارەکە بە ئاڕستەی کوێ بڕوە بە ئاڕستەی باشوور بڕوە یعنی ڤیەکەمان نێگەتیڤ بێ خێرایەکەمان تاودانەکەمان موجب دەبێ چونکە خێرایەکەمان چی لێ دێ سالب دەبێت چونکە دەڵێ بە ئاڕستەی کوێ بە ئاڕستەی باشوور خێرایەکەت بە ئاڕستەی باشوورە ئەگە ئەوە سالب بێ ئەوە دەبێتە موجب بۆ چونکە باسی چی کردووە هێواش بوونەوە باشە وەک لە پێشتریش بۆمون کردیەوە خاڵی جیم ئەگە خێراییەکەی نەگۆڕێت خێرایی نەگۆڕێت تاودان چی بابە تاودان سەفرە تاودان چیە سەفرە باشە تاو قوتابیان بەنسبەت پرسیاری پاسکی سوارەکەش مەسەلەن کە دەڵێن پاسکی سوارێک بە ئاڕستەی باشوور دەجوڵێ نیشانەی و ئاڕستەی نیشانە و ئاڕستەی تاودان دەست نیشان بکەین ئێستا ئەمە لێرە گوتمان لە هێواش بوونەوە تاودانەکەمان چییە پۆزیتیڤە باشە چونکە خێرایەکەمان چییە نێگەتیڤە بەڵام کە خێرا دەبێت ڤیەکەمان سالبە تاودانەکەشمان چییە ئەویش سالبە بۆ چونکە لە خێرابوون بە هەمان نیشانەنە باشە ئەگەر نەگۆڕ بێ تاودانەکەمان چییە تاودانەکەمان سەفرە بۆ چونکە ڤی فاینەڵ و ڤی ئینیشاڵ چۆن دەبن یەکسان دەبن پرسیارێکمان هەیە دەڵێ دەکرێتن بە ئاڕستەی باکوور بڕوات تاودانەکەی بەرەو باشوور بێ کاکە بۆ جوابدانەوەی ئەو پرسیارە و چەندان پرسیاری کەش دەتوانێت پشت بە تێبینیەکان باستی چۆنی قوربانجان ئەو دەڵێ دەکرێت تەنێک بە ئاڕستەی باکوور بڕوە مەسەلەن بۆ نمونە ئەمن تەنێکم هەیە بەرەو باکوور دەڕوات باشە ئەوە خێرایەکە بەرەو باکوور تاودانەکە عەکسی بێت بەرەو باشوور بێت دەکرێەوە دەڵێن بەڵێ دەکرێت بە مەرجێک چ بێ دەیزانی دەڵێ بە مەرجێک مامۆستا هێواش بوونەوە بێت بە مەرجێک ئۆتۆمبیلەکە چی لێ بێ هێواش بێتەوە باشە ئەوە تاودانەکەی بەرەو کوێ دەبێت تاودانەکەی عەکس دەبێتەوە باشە کە خێرایەکەی بەرەو باکوور بڕوات ئەو کات تاودانەکە چی دەبێت باشوور بەرەو باشوور دەبێت واتە عەکسی یەکتر دەبن قوتابیانی خۆشەویست ئەوە بەنسبەت تاودان باشە ئێستا دێین پرسیارێک لە سەرشیکار دەکەین نمونەی یەکی با ئەو پرسیارە لەسەر چیە لەسەر تاودانت تەلەپەمان هەیە دەڵێ مامۆستا ئەمە چۆن بزانم ئەوەیە یاسای تاودانە چۆن بیناسمەوە کاکە گیان چاوەکەم ئەگە بتێ بیناسیەوە زۆر ئاسانە یەکەم شت چ دەکەی یاسای لەبەرکە یاساکەی تاودان چییە تەوەرە با پێت بڵم با تەکنیکی جوابدانەوەی پرسیارت فێرکەم قوتابیان زۆر جاران تەلەبە زۆر دەخوێنێ بەڵام لە یەک کاتدا نازانێت چۆنی جوابی پرسیار داتەوە ئەو خاصن لە پۆلی دوانزەکان ئەو کێشەمان هەیە بابەجێ ئەو یاسا لە مابین چەند شتە مامۆستا تاودان ئافرین مامۆستا خێرایی تەواوە مامۆستا کات بژی چی مامۆستا کاکە گیان چاوەکەم ئەتۆ ناڵێ لە مابینەوە سێ شتەیە دووەرە پرسیارەکە بخوێنم بزانم ئەو سێ شتەی تێدایە
دەوەردەی بەڵێ خێرایە پاسێک کەم دەکات و باسی خێرایی کرد یعنی ئەو ڤی کەمیش دەکات تا دەوەستێ بە ناوەندە تاودانێک ئەوە تاودانشی باس کرد کاتی پێویست چەندە ئەو دەڵتاتی کاکە باسی چەند شتی کردووە VAT هەر لەو یاسایدایە تەواو کاتە دەتوانم زۆر بە ئاسانیش دەتوانم وایە ئیل ئەگە بۆ خۆ بتوێ نەتوانی دەنا هەمووشە دەتوانی باشە کات ئێستا دینم پرسیارەکە مەشی کار بکەین بەڵام ئاگادار بە تێبینیەکان دەبێت ڕەچاو بکەیت ئێستا کە دەڵێ خێرایە پاسێک کەم دەکات کاکە جان کە کەم دەکات مەقسەدی چییە؟ مەقسەدی ئەوەیە ڤی ئینیشەڵ گەورەترە لە چێ؟ لە ڤی فاینەڵ واتە تاودان بە چ دەبێت؟ تاودانمان سالب دەبێت وەک دەبینی لێرە ڤی فاینەڵمان سەفرە چونکە وەستە ڤی ئینیشەڵمان ئەو بۆ خۆی داوێت چەندە 9 مەتر بەسەر سێکەندە بەڵام تاودانەکەی بە چ دادەنین؟ بە سالب دادەنین باشە؟ ئاگادار بە کات ئێستا دێم ئەمن داوای کاتم لێ دەکات کاتی پێویست چەندە؟ سێگۆشەیەک دەکەم ئەگەر ویستمان دەڵێن چی؟ دەڵێن ئەی دەڵتا ڤی بەسەر چی؟ دەڵتاتی دەڵتاتی بدۆزەوە دەست لەسەر دەڵتاتیەکەی دابن دەڵێ ڤی بەسەر چی؟ بەسەر ئەی قوربان ئەوەتە ئەوە ڕێکما خست بەس ئەتۆ دەزانی دەڵتا یعنی چی؟ یعنی ڤی فاینەڵ کەم چی؟ ڤی ئینیشەڵ ڤی فاینەڵت چەندە؟ مامۆستا سەفرە بۆ؟ دەیدی کاکە بۆ؟ دەڵێ مامۆستا تا دەوەستێت وەستا 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 چاوەکەم وەستا واتا چی؟ واتا ڤی فاینەڵم سەفرە هەر تەنێک بۆ وەستێ ڤی فاینەڵمان چیە سەفرە دەکاتە سەفر کەمی چەند؟ 9 بۆ چونکە ڤی ئینیشەڵەکەمان 9ە و تاودانەکەشمان چەندە؟ سالب 1.8 ئەوەی دابەش بکە دەکات چەند؟ دەکاتە 5 سێکەند و ئەوە کاتی خوێندراوەکەیەتی تاگە هیوادارم دەرسەکە پرسوود و زانیاری بێت هەتاوەکو دەستی داهات و بەخواتان دەست پێڕم